دانانی کامیرای چاودێری لەسەر شەقام و ڕێگاگشتیەکان یەکێکە لە هەنگاوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی خێرا ڕۆیشتنی شوفێران. بەڵام ئێستا شوفێران نیگەرانن لەو بڕەپارەی وەک سزای تیژ ڕۆیشتن دیاری کراوە، پێیان وایە بڕەکەی زۆرە و هاوسەنگ نییە لەگەڵ ئەو قەیرانە دارایی ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە. ڕێژەی سزادان بەرز بێ بۆ هاوڵاتیان سوودی هەیە. شوفێرە بەڕێزەکان پابەندی ڕێنماییەکانی هاتووە بن، مخالەفاتی هاتووە ئەنجام نادەن، دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕووداوی هاتووە. بەڵام بە نسبەت ڕسومات ئێمەش پێمان باشە ڕسومات ریفرۆمی تێدا بکرێ و گۆڕانکاری تێدا بکرێ لە سوودی هاوڵاتی. لە ساڵی ڕابردوو تەنها لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران زیاتر لە 41,000 سەرپێچی تەنها لە خێرا ڕۆیشتنی شوفێران لە کامیراکانی سەرڕێگا گشتەکان تۆمار کراوە. لە کاتێکدا لە سنووری سۆران زۆرترین ڕێژەی ئۆتۆمبیلی بێتابلە و ناونیشانی تێدایە کە هیچ سزاوی ڕێنماییەک و یاسایەکی هاتوچۆ نایانگرێتەوە. هاوڵاتیان لە قەیرانێکی ئابووریدان وامان پێ باشە گۆڕانکارێک هەبێ، بەڵام بە نسبەت سزاکان چەندی ڕێژیان زیاد بێ و تون بێ دەرئەنجامەکەی لە سوودی هاوڵاتیانە. لەگەڵەوەی ساڵانە حکوومەتی هەرێم بڕی باج و ڕسومات و سزاکان لەسەر شوفێران زیاد دەکات بە ئاراستەی کەمکردنەوەی ڕووداوەکان، کەچی ساڵ لە دوای ساڵ ڕێژەی سەرپێچیەکان و پشتگوێخستنی ڕێنماییەکانی هاتوچۆ لەلایەن بەشێکی شوفێران ڕوو لە زیاد بوونە. ئەمەش بۆتە هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بە گشتی لە هەرێمی کوردستان. دانانی کامێرەی چاودێری لەسەر ڕێگا گشتیەکان ئەگەر هەنگاوێک بێ بە ئاراستەی کەمکردنەوەی سزاکان بۆ شوفێران لە لایەشتر شوفێران پێیان وایە لە ئێستادا کە داهاتی تا کەم بۆتەوە پێویستە سزاکانیش کەم بکرێنەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.